لە ئەفسانە کوردیەکاندا هاتووە 4000 ساڵ بەر لە زاین کەیمورسی کورد کە بە کەیومەرسی ژناسراوە بانگەوازی ئازادی و ئاشتەوایی بۆ هەموو گەلانی جیهان ڕادەگەێنێت، بەڵام هەرزوو ئەهریمەن دەکەوێتە دژایەتی کردنی. لە چیاکانی ڕواندز شەڕ لە نێوان کەیومەرس و ئەهریمەندا ڕوودەدا و کەیومەرس بە سوپاکەی دەڵێ ئەگەر لەم شەڕەدا سەرکەوتین لەسەر هەموو چیا و بەرزاییەک ئاگر بکەنەوە، با ببێتە هێمایەک بۆ سەرکەوتنمان و ئەوانەی ئازادیان دەوێ بتوانن لە دەوری ئەو ئاگرانە کۆ ببنەوە. دوجار سوپاکەی کەیومەرس توانی شکست بە ئەهریمەن بهێنێ و ئاگری سەرکەوتن چیا و شاخەکانی کوردستانی گرتەوە. ئەو سەرکەوتنە 10 ڕۆژ بەر لە بەهار و نەورۆزی ئێستا بوو، بۆیە کەیومەرس فەرمانیدا نەگەڵ ڕۆژە بەڵکو 9 ڕۆژی دواتریش لەسەر شاخەکان ئاگر بکەنەوە و بەشایی و هەڵپەرچێ سەرکەوتنەکان بکەنە جەژن کە بە جەژنی 9 ڕۆژ ناسرا و پاشان بوو بە جەژنی نەورۆز. دواتریش کاوەی ئاسنگەر لە شەوی نەورۆز توانی زوحاک و دارودەستەکەی لەناو ببا و 9 ڕۆژ ئاگری نەورۆز لە سەرانسەری کوردستان بکاتەوە. نەورۆز بۆ کورد تەنیا بۆنەیەکی کۆمەڵایەتی و جەژنێکی نیشتیمانی نییە، بەڵکو هێمای ئازادیخوازی و سربەخۆییە و ناوی نەورۆز و شۆڕشی کورد پێکەوە گرێدراون. شمال بوری بگن کردونیش بگن شمال بسیدی شمال یدی بگم ما شمال بس شمال یدی برای تو سه يزم دله مدرب شمال بوری نه
خودی دکاوی خطری تانی راستش دوری تا کبلا اینو کیو پی ها تلی سودو بنا کوتا بنا تا شولک زانه تو بی چاچار نصالانی جانیم بچش حالی تنه زانه تو بی چاچار نصالانی هندی مزانيا التاريخ اوكريدو يعني بري 1500 سال 2000 سال بو بيرد ما افيوده هلو كريوا بس احتمال نفي شكل بي في شي بي رانغا برينو كما مثلا بيجي هاري كيل سربونيت خو بردر كي خو يون اوغري كي هالكري بس نفي شكل بي افروجو نوروز یکم جشن نتویو ملت کرد بیا اب تویبتی خلق اوکری اب قناعتو من خلق اوکری بو بتر خلق کی دیه مهتمه بشوله يعني معبد زرودشتيو الاوكريبي يعني شنو متى بويتخت زرودشتيو المنطقه اوكريبيا ونوفي اوكريل كيروتيا يوتيا اوغري بس بابو صنهيو اكي عربي بيجن تلفظو غودني يو سفكري سر جريه يوكريا اوكري بو یکم جورا باسترین آلاف ساله دهتا دابزاندن که درجه 100 متر و 35 متریش یاپانه و هر وسال کلکونی بو یکم جورا پی و پیشمرگای هاتی درست کردن که درجه 20 متر و بلندی 3 متره که به آسنی میو چکری و میز رنگ آلای کردستانی ما بویاخ کریه و کهربیش میو بریه و کوزینه بو شوان کو خلق بی بدید كردستان دارو برا كردستان دارو برا نيشان ما خنجرا نيشان ما خنجرا اي الله بيشن هذه عم بيشمر كينا والله عم بيشمر كينا جشنا ما يلبستو ايكم او نوروزا بكاجوان اقريه الكن سريريكم نوروز هاتو بقلو ريحان جشنا ما يلبستو ايكم او نوروزا بكاجوان اقريه الكن سريريكم يذكرش باب بابيرام واش كان دي قيد زنجيرا دركرن روش هلاتامن ديرابن هلكن خطيرا يذكرش باب بابيرام واش كان دي قيد زنجيرا دركرن روش هلاتامن ديرابن هلكن خطيرا
ئەف دۆبوونەریتە هەر ساڵێت پێنجە و شێستێ و هەتۆن هات بەردەوە من بەس پۆڕەنگە چەکە جیاوازی هەبیت لەگەڵ بەرینوکە تایبەتی وەختێ ڕژێمە بەعسی طبعا ڕژێمە بەعسی وەنەت کرد ئەم ڤۆن ڕێ ڕاسمۆڕۆ بین ساڵ نەبوو ئۆکرێ چەندین جەحێل و گەنجێتمە نەوت بۆ نەگرتن و نەوت بۆنە ئەشکەنجەدۆن هەتۆ سۆڵۆ 1990 پشتی سەر هەلدۆنێ تاوان پشتی سەر هەلدۆنێ شێوەیەکی دی ئەف یۆدا هاتە پیرۆزکردن بهارا سالانو تو یکی پشتی سقوط رژیم بعث گنجت گرکا چستیا پیشنیارک دیار کرد که ام 21 خطیرا چکین آبزانه میگی سالانو تو 5 بو تو 6 بو اوا بو که ام ببینی سرکل ها کره بو یکم جار معنا وقت او خطیر ما چکریم 21 خطیر بون ام چینه سرکل ها کره دیمنه که زور جوان لیدر شو خلکه که زور جوانی سیرت کرد و بحث تکرده لو ما سال به سال برفراتر بو وقتی اف خطیره چنه سر که کل ها کرده بار جوانترین دیمن جیان خره لو ما بریار دا که سال به سال ام پتر گنجاوره کن و پتر و خطیره چه کن لە ئاکرێ سێ گروپی خۆبەخشی مەشخەڵ بەدەست لەسەر چیاکان دێنە خوار و لەسەری گردێک بەرامبەر چیاکان یەکدەگرنەوە و بەکردنەوەی ئاگری پیرۆز پێدەنێنە ساڵی نوێی کوردی.
بس قريبة سيد داسم الصوت هەڵپەرچەی دەوری ئاگر هێمای یەکگرتنی گەلوونەتەوە و سوپاسگوزاریە بۆ یەزدان. بازدان بەسەر ئاگریش بۆ ئەوەیە هەرچی نەهامەتی و چەپەڵی ساڵی ڕابردووە ئاگری پیرۆز بیسووتێنێ و ساڵی نوێ ساڵی خۆشی و سەرکەوتن بێ. گەنجەکان لە کاتی بازدان بەسەر ئاگرەکەدا هاوار دەکەن زەردی من بۆ تۆ، سووری تۆ بۆ من. واتە ئەی ئاگری پیرۆز، هەرچی ڕووزەردی و بەدبەختی ساڵی ڕابردووە بیسووتێنە و لە ساڵی نوێدا ڕووسووری و بەختەوەریم پێ ببەخشە. لە چوار توخمی ئاو و ئاگر و هەوا و خاک تەنیا ئاگرە بە خاوێنی دەمێنێتەوە و هەموو شتەکانی تر چەپەڵ دەبن. بۆیە ئاگر لە کوردستان بە ئاگری پیرۆز و ئاگری شایی و ئاگری نەورۆز ناسراوە. ئاگری هلکن سەرێڕێکم نوروز هاتو بكل ريحان جژنامەیە البیستۆئێکم او نوروزا بكاجوان ئاگری هلکن سەرێڕێکم یادگارش باب و بابیرام واشکاندی قەیدە زنجیرە دەرکردن ڕۆژ هەلاتامە دێرا بن هەلکن خەتیرە یادگارش باب و بابیرام واشکاندی قەیدە زنجیرە دەرکردن ڕۆژ هەلاتامە دێرا بن هەلکن خەتیرە